سڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتیەوە عەزیزم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی سێشەمە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. بەڕێوەچوونی یەکەمین ساڵڕۆژی گیانبەختکردنی دالیا ئەندام لە شاری سنە. سەپاندنی سزای زیندان بەسەر حەیدەر فەتاحی لە مەریوان. ئازادی سۆران یوسفی بە دانانی وەسیقە لە گرتوخانەی ئیتلاعاتی بووەکان. خۆپێشاندانی کوردانی ئازادیخوازی ئاڵمان دژ بە دەوڵەتی تورکیا. قوربانیبوونی چەند کەس لە هێرشی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان. کۆبوونەوەی کرێکارانی ئەرکانی سالس لە پاڵاوگەی فەجریجەم لە بوشێر. ناڕەزایەتی کرێکارانی کارخانەی دۆلۆمیت کۆلسینە لە نەهاوەند. کۆبوونەوەی خانە نشینکراوانی کارخانەی ماشینسازی عێراق. 46مین هەفتەی کارزاری نابۆ ئێدام لە ئێران. و بڕانی پاداش و مەزایای کرێکارانی شرکەتی دوخانیەتی ئێران. بەڕێوەچوونی یەکەمین ساڵڕۆژی گیانبەختکردنی دالیا ئەندام لە شاری سنە. ڕۆژی دووشەمە 19 سەرماوەز ڕێوڕەسمی یەکەمین ساڵڕۆژی گیانبەختکردنی دالیا ئەندام بە ئامادەبوونی بنەماڵەی دادخوازان لە شاری سنە بەڕێوەچوو. دالیا ئەندام لە سەردەمی بزوتنەوەی ژنجیان ئازادی دوو جار بە سەختی بریندار بوو. ئەو چالاکە مەدەنیە جارێک لەلایەن بەکرێگیراوانی ڕژیمەوە ئازار و ئەشکەنجەدرا. ئەمە زمونە تاڵ و ناخۆشانەی سەردەمی بەندکرانی بووە هۆی خەمۆکی و گۆشەگیری و لە یەکەم ساڵ ڕۆژی قەتڵی حکوومەتی ژینا ئەمینی کۆتایی بە ژیانی خۆی هێنا. سەپاندنی سزای زیندان بەسەر حەیدەر فەتاحی لە شاری مەریوان. حەیدەر فەتاحی شارۆمەندی خەڵکی مەریوان لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارە بە 37 مانگ زیندانی تەعزیری مەحکوم کرا. ڕۆژی شەمە 19 جۆزەردانی 1403 حەیدەر فەتاحی لە هێرشی هێزانیەکانی ڕژیم بۆ سەر ماڵەکەی لە سێڕێیانی نێی دەست بەسەر کرا. بەکرێگیراوانی حکوومەت لە کاتی ڕفاندنی حەیدەردا ماڵەکەیان پشکنی و دەستیان بەسەر هەندێک لە کەلوپەلە شەخسیەکانی داگرت. ئەو چالاکە مەدەنیە پاش 4 مانگ لێپرسینەوە بە دانانی وەسیقەی 800 ملیۆن تمەنی لە زیندانی مەریوان ئازاد کرا. لە ڕۆژانی ڕابردوودا دەستگای قەزایی کۆماری ئیسلامی حەیدەر فەتاحی بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حزبە نایارەکانی ڕژیم بە 37 مانگ زیندان مەحکوم کردووە. ئازادی سۆران یوسفی بە دانانی وەسیقە لە گرتوخانەی ئیتلاعاتی بۆکان. سۆران یوسفی هاوڵاتی خەڵکی شاری بۆکان بە دانانی بارمتەی 600 ملیۆن تمەنی لە گرتوخانەی ئیدارەی ئیتلاعاتی بۆکان ئازاد کرا. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز ڕۆژی یەکشەمە سۆران یوسفی هاوڵاتی خەڵکی شاری بۆکان بە دانانی بارمتەی 600 ملیۆن تمەنی بە شێوەی کاتی لە گرتوخانەی ئیدارەی ئیتلاعاتی بۆکان ئازاد کراوە. سۆران یوسفی ڕۆژی چوارشەممە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە لە ماڵەکەی خۆیدا بەبێ بڕیاری دادوەر دەستگیر کرابوو. خۆپێشاندانی کوردانی ئازادیخوازی ئاڵمان دژ بە دەوڵەتی تورکیا. ڕۆژی دووشەمە 19 سەرماوەز 1403 کوردانی ئازادیخوازی وڵاتی ئاڵمان دژ بە هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان لە چەند شاری وڵاتە خۆپێشاندانیان کرد. کوردانی ئازادیخواز بە بەدەستەوەگرتنی ئاڵای ڕۆژاوای کوردستان یەپەگە و یەپەژا دژ بە دەوڵەتی ئەردۆغان دروشمیان بەرز کردەوە. کوردستانیان داوایان لە کۆمەلگای جیهانی کرد کە ڕێگە لە هێرشەکانی تورکیا و بەکرێگیراوە ئیسلامگەرەکانی سەر بە وڵاتە بگرن و ئیجازە نەدەن بۆ جارێکی دیکە کوردانی و بەشەی کوردستان کۆمەڵکۆش بکرێن. قوربانیبوونی چەند کەس لە هێرشی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان. ڕۆژی دووشەمە فڕۆکە بێفڕۆکەوانەکانی دەوڵەتی تورک و بەکرێگیراوە ئیسلامگەرەکانی سەر بە وڵاتە کە ئاڵای داعشیان بەجلەکانیانەوە چەسپاند بوو لە چەند خۆڵەوە هێرشیان کردە سەر شارەکانی منبج و کۆبانی و بەهۆیەوە چەند کەسی مەدەنی گیانیان لە دەستدا و بریندار بوون. بە پێی راپۆرتی خۆبەڕێوەبەراتی ڕۆژاوای کوردستان
بەهۆی تۆبارانی گوندەکانی دەوروبەری کۆبانەی دوو منداڵ گیانیان لەدەستا و چەند شارەوەمەندی دیکە بریندار بوون. هەروەها بەهۆی بەردومانی بنکە سەربازیەکانی ئەرتەشی ئەسەد لە قامیشلو 45 سەربازی ڕژیمی پێشووی سووریا کوژراون و پارچەی تەقینەوەکە بووە هۆی گیان لەدەستانی هاوڵاتیەکی کورد و کەسێکی دیکەش بریندار بوو. لە دەوروبەری شاری منبج بردومانی خانووی دانیشتوانی ئەو شارە بووە هۆی قوربانی بوونی دەژن و منداڵ. بە وتەی هەندێک لە سەرچاوەکانی هەواڵ ڕێکەوتن لە نێوان دەوڵەتی تورک و ئەمریکا بۆ چۆڵکردنی شاری منبج کراوە و شەڕوانان شارەکان بەجێهێشتووە، بەڵام ئەو هەواڵە هێشتا لەلایەن هێزەکانی سووریای دموکراتیکەوە پڕژاز نەکراوەتەوە. کۆبوونەوەی کرێکارانی ئەرکانی سالس لە پاڵاوگەی فەجری جەم لە بوشێر. ڕۆژی سێشەممە 20 سەرماوەزی 1403 هەتاوی کرێکارانی ئەرکانی سالسی شاغڵ لە پاڵاوگەی فەجری جەمی بوشێر بۆ جارێکی دیکە دەست بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی کۆبوونەوە. کرێکارانی ئەرکان سالس لە کۆبوونەوەکەیاندا خوازیاری زیادکردنی ئاستی حەقدەست بە پێ ڕێژەی هەڵاوسان، پێدانی مەزایە دواخراوەکان، بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار 14 ڕۆژ پشودان، دابینکردنی بیمەی تەکمیلی و ئیمکاناتی ڕفاهی، بەکردەوە دەراتنی مادەی دەی یاسای ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنێلی نەوت، وەلانانی پەیمانکار و جیاوازی بوون. ناڕەزایەتی کرێکارانی کارخانەی دۆلۆمیت کۆلسینا لە نەهاوەند. ڕۆژی دووشەممە 19 سەرماوەز کرێکارانی کارخانەی دۆلۆمیت کۆلسینەی نەهاوەند لە ئاست ناڕوونی دۆخی پیشەیی و بلا تەکلیفی ناڕەزایەتیان دەربڕی. بەپێی زانیاریەکان 45 کرێکاری ئەو کارخانە بە زیاتر لە 2 ساڵ پێشینەی کاریەوە لە مانگی خەزەڵوەری ساڵی 1402ەوە لەسەر کار دەرکراون و بەڵێنەکانی خاوەنکار بۆ گەڕانەوەیان بۆ سەرکار جێبەجێ نەکراوە. پێشتر بەڕێوەبەرەتی کارخانە بە بیانووی دووری کارخانە لە معدەن و نەبوونی سەرچاوەی دارایی کۆمەڵێک لە کرێکارانی بێکار کردبوو. ئێستا ماوەی چەندین مانگە کرێکارانی لەسەر کار دەرکرا و بلا تەکلیف مامنێتەوە و داوای ڕوونکردنەوەی چارەنووسی پیشەییان دەکەن. کۆبوونەوەی خانە نشینکراوانی کارخانەی ماشین سازی عێراق. ڕۆژی دووشەممە 19 سەرماوەزی 1403 هەتاوی کرێکارانی خانە نشینکراوی کارخانەی ماشین سازی عێراق لە ناڕەزایەتی بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. بەپێی زانیاریەکان خانە نشینکراوانی کارخانەی ماشین سازی عێراق ماوەی 9 مانگ سەنەواتیان وەرنەگرتووە و ڕێژەی حەقدەستەکانیان لەژێر هێڵی هەژاریدا. خانە نشینکراوانی ناڕازی داوا دەکەن حەقدەستەکانیان بە پێی ڕێژەی هەڵاوسان زیاد بکرێت و پاداش و سەنەواتی ماوەی خزمەتیان لەو ناوەندە سەناتیە پەرداخت بکرێت. 46مین هەفتەی کارزاری نابۆ ئەعدام لە ئێران. بەیانی ڕۆژی سێشەممە 20 سەرماوەز بەندکراوانی سیاسی ڕاگیراو لە 25 بەندیخانەی ئێران ئەوکات لەگەڵ ڕۆژی جیهانی مافەکانی مرۆڤ بۆ 46مین هەفتەی بەردەوام مانیان گرت. بەندکراوانی مانگرتوو لە بەیاننامەکەیاندا ئاماژەیان بە هاوکاتبوونی ڕۆژی جیهانی مافی مرۆڤ لەگەڵ ڕۆژی ڕوخانی دیکتاتۆری بەشار ئەسەد کرد و ڕۆژی و بەداوای لێبنەوە وێڕای پیرۆزباییکردنی لە خەڵکی سووریا ئەو ڕووداوایان وەکو خاڵێکی وەرچەرخانی مێژووی ناوبرد و ڕایانگەیاند. ئێستا کە بەشار ئەسەد ڕووخاوە ئەبێ سەرنجی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ زۆرتر بخرێتە سەر جینایەتەکانی کۆماری ئیسلامی لە زیندانەکانی ئێران و هەڵمەتێکی بەهێز بۆ هەڵوەشانەوەی سزای سێدارە دەست پێ بکات. مانگرتوان هەروەها وتیان کارزاری نابۆ ئەعدام دەرفەتێکی نایابە بۆ چەکردنی کۆماری ئیسلامی. بڕانی پاداش و مەزایای کرێکارانی شرکەتی دۆخانیاتی ئێران. کرێکارانی دۆخانیاتی ئێران ڕایانگەیاندووە کە بە بۆنەی بڕانی پاداش و مەزایای کرێکارانی ئەو کۆمەڵە سەنعەتیە لە دۆخێکی خراپی مەعیشەتیدا دەژین. کرێکارانی دۆخانیاتی ئێران بۆ ماوەی چەند مانگاق دەستیان دواخراوە و بەرپرسانی شرکەت بەشێکی زۆر لە پاداش و مەزایەکانیشیانیان بڕیوە. بە وتەی کرێکاران ئاستی وە بەرهێنان دابەزیوە و خاوەنکار بە بیانووی دابەزینی داهاتی شرکەت ڕێژەی حەقدەستی کرێکارانی کەم کردوێتەوە و ئەو ڕێژە کەمەش لە کاتی خۆیدا پەرداخت ناکات. کرێکاران دەڵێن
بە هۆی نەدانی حەقدەست و مەزایە لە دۆخێکی سەختدا دەژین، بەڵام بەرپرسانی ڕژیم هیچ بایەخێکیان پێنادەن. لە سێدارەدانی دوو بەندکراو لە بەندیخانەی ئیسفەهان و قۆم ڕۆژانی دووشەممە و سێشەمە 19 و 20 سەرماوەز 1403 هەتاوی دوو بەندکراو بە تۆمەتی کوشتنی بان قەست لە بەندیخانەکانی ئیسفەهان و قۆم لە سێدارەدرا. بەپێی راپۆرتەکان بەندکراوێک بە ناوی مرتەزا قاسمی تەمەن 38 ساڵ پاش 5 ساڵ بەندکران لە زیندانی ئیسفەهان بە تۆمەتی کوشتنی بان قەست لە سێدارەدراوە. هەروەها بەندکراوێکی دیکە بە ناوی سەعید مۆتیع بە هەمان تۆمەت لە زیندانی قۆم ئیعدام کراوە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە خۆپێشاندانی ئێرانیانی ئازادی خواست هاوکات لەگەڵ ڕۆژی جیهانی مافەکانی مرۆڤ. ڕۆژانی یەکشەممە و دووشەممە 18 و 19 سەرماوەز ئێرانیانی ئازادی خواست لە چەند وڵاتی ئەوروپایی هاوکات لەگەڵ ڕۆژی جیهانی مافەکانی مرۆڤ ڕژانە سەر شەقام و خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارە بوون. بە پێی وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە ئێرانیانی ئازادی خواست لە چەند شاری ئاڵمان، سوید، فەڕەنسا، هۆلەند، نۆڕوێژ، کانادا و ئەمریکا بە بەدەستەوەگرتنی وێنەی قوربانیانی سەرکوتی ڕژیم و وتنەوەی دروشم خوازیاری ئازادی هەموو بەندکراوانی سیاسی و ڕاگررتنی سزای سێدارە بوون. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.